بیرکاری پۆلیدەیە میوێژەی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕا 31. باسی بابەتی بڕا ڕەگیەکان. بابەتی بڕا ڕەگیەکان لێرە دەستیان پێکردیە بە خەمڵاندنی ڕەگی دووجا. ئەوەی ڕاستیوی پێشی خەمڵاندن دەبوایە دەست پێ بکەین بە دیتنەوەی ڕەگی دووجا بەبێ خەمڵاندن. ئەو جەبینە لای خەمڵاندن کاتە دیتنەوەی ڕەگی دووجا. ئەگەر هاتوو ئەو ژمارەیەی یان ئەو پیتەی کە دەمانەوێت ڕەگەکەی لۆ ببینینەوە دووجایەکی تەواو بوو، ئەوە زۆر ئاسانە ڕەگی دووجا ببینینەوە. بۆ وێنە ڕەگی دووجای ژمارە 1 یەکسانە بە 1. ڕەگی دووجای ژمارە 4 یەکسانە بە 2 چونکە 2 جاران 2 دەکات 4. کەواتە 4 و 1 و 9 و 16 و 25 و 36 ئەوانە هەمویان ناویان دووجای تەواوە. واتە دەتوانین لەژێر ڕەگی دووجا بیانهێنینە دەرێ وەکو ژمارەکی تەواو. بەڵام ڕەگە دووجایەکان ئەوەندە زۆر نینە. بۆ وێنە لێرە 120 ژمارە هەیە، بەڵام 10 جاران 12 120 ژمارە هەیە، بەڵام لەوانە چەندیان ڕەگەی دووجانە 1 2 3 4 5 6 7 8 9 10 دانە یان 11 دانە 12 دانە. کەواتە ڕەگە دووجایە تەواوەکان یان نەک ڕەگ دووجایە تەواوەکان زۆر نینە لە چاو هەموو ژمارەکان. بەڵام بێگومان ئەوانش بە ملیۆنانن، بەڵام لە چاو ژمارەکانی زۆر نییە. کاتە زۆر جار لە کاتی ئەژمێرکردن دەمەوێت ڕەگ ببینمەوە لۆ ژمارەک یان لۆ گۆڕاوەک کە ئاسان نییە بە تەواوی ڕەگەکەی ببینمەوە. ناچارم بە خەمڵاندن ڕەگەکەی ببینمەوە. لێرە زۆر گرنگە ئەم بزانم x جاران x یەکسانە بە x تواندوو و کەم x جاران کەم xیش یەکسانە بە x تواندوو. ئەو جاگەر بمەوێ ڕەگی x تواندووی ببینمەوە زۆر جار دەبی بنووسم ڕەگەکەی کۆ ئێکسا و کەم ئێکسا. بەڵام ئەگەر زانیم لێرە ژمارەکم هەیە و ئەو ژمارەیە تەنیا ڕەگەکەی پۆزیتیڤە، کەواتە ئەو کات ئەگەر ژمارەکە بۆ وێنە ئەی تواندوو یان هەر ژمارە چیتکە بوو، دەزانم ئەمن ڕەگەکەی پۆزیتیڤە، کەواتە لە ژێر هێمای بەهای ڕەهاییدا دەنێم دیاری دەکەم کە ڕەگەکە ئەنجام دیتنەوەی ڕەگەکە ژمارەکی پۆزیتیڤە کەمی لە پێشە. لێرە ئەو جدەینە لای خەمڵاندن. ئەمن کە زانیم دووجایە تەواوەکان کامەیە، ئێستا دێمە لای خەمڵاندن. ئەگەر هاتوو لە منیان داوا کرد ڕەگی ژمارە 12 ببینمەوە، ئەمنیش تەمەشا دەکەم 12 ژمارە چی دووجایەکی تەواو نییە، بەڵام دەبی بچم بزانم کەتیتە مابەینی کام دووجای تەواو. کەتیتە مابەینی 9 و 16. ئەو جا ڕەگی 9 سێە، ڕەگی 16 4ە، واتە ڕەگی 12 دەبی لە مابەینی 3 و 4 بی، لە مابەینی 3 و 4. بەڵام چونکە 12 نێزیکترە لە 9 هەتا لە 16ی، کەواتە ئەگەر لە ناوەندێ با دەیکردە ڕەنگە شتێک نێزیکی 3.5، بەڵام چونکە نێزیکترە لە 9 تۆزێک، کەواتە شتێک وەکو 3.4 بێگومان هەرگیز ناتوانم بە تەواوی ڕەگەکەی ببینمەوە، لەبەر هەندێک لێرە دەنووسم بە نزیکەی. هەمیشە بە نزیکەی، چونکە 100% نازانم، هەر نییە، هیچ ژمارەک نییە ژمارەکی دەی لێکی بدەی لەگەڵ خۆی بکاتە 12. هەرچەندە لێرە ڕەنووسەکانیش خانەکانیش زیادی کرد هەر ناتوانێن، کەواتە هەمیشە بە خەمڵاندنە بە نزیککردنەوەیە. کەواتە ئەمن پێویستە لەسرم بزانم دووجایە تەواوەکان کامانن، نەک هەر هەتا 10 جاران دەی، بەڵکو
11 و 12 و 13 و 14 و زۆریان بزانم هەتا بتوانم خەمڵاندنەکەی بکەم، پاشان دایان نێم لەسەر هێڵی ژمارەکان بزانم نزیکە لە چ هەتا بتوانم بزانم لە پاش فاریزەی چ ژمارە چی دانێ. ئەگەر بەهات بە بۆ وێنە ڕەگی 13 هەبا ئەمن دەزانم 13 نزیکترە لە 16 هەتا لە 9 کەواتە ئەو کات دەبی بزانم دەکاتە یەکسانە بە نزیکەی 3 فاریزە 6 شتەچی ئەوە. کەواتە زۆر ئاسانە خەمڵاندنەکەم خەمڵاندنەکی باش بی. ئێستا لێرە تەواو بووین بچمە لای لاپەڕەکەی دیکە. ڕەگی دووجا ئەگەر ژمارەکم هەبوو ئەو ژمارە چی سالب نییە واتە ژمارە چی کەمی لە پێش نییە، ئەو کات دەتوانم وەکو دوو ڕەگ بینوسم. بۆ وێنە ئەگەر لە زیاتی ئەی بۆ وێنە ژمارە 14 دەتوانم بینوسم وەکو ڕەگی 14 جاران ڕەگی 14 چونکە لە کاتی لێکدانی ڕێگەکان لەگەڵ یەک دەڕۆن ئەوها تەنیا ژمارە 14 دەمینێتەوە، 14کە لێک نادرێ، تەنیا ڕێگەکان لێک دەدرێن لەگەڵ یەک. وەکو ئەوەی وایە ئەگەر ئەوها نووسیم ژمارە 14 ئەوها نووسیم ئەوهای لێبێ کە 14کە دەمینێتەوە، ڕێگەکان لەگەڵ یەک دەڕۆن. واتە ئەگەر ڕێگما بوو 14کە لێک دەدرێ، بەڵام ئەگەر ڕێگەکەم لابرد تەنیا یەک 14ی دەبی بنووسم. دەتوانم ئەوها بینووسم 14 جارە 14 بە ڕەگ یان ئەوهاش بینووسم تواندوو، چونکە لێرەش ڕەگی دووە دەڕۆن لەگەڵ یەک، ئەو ڕێگانە تەنیا ژمارەکە دەمینێتەوە. کاتە لێرە دەیانەوێ ئەوەی بسلمێنن کە هەر ژمارەکەم هەبی دەتوانم بنووسم وەکو دوو ڕەگی دووجا. کاتە ڕەگی ئەی لەگەڵ ڕەگی ئەی یەکسانە بە ئەی، بەڵام لە هەمان کات کەم ڕەگی ئەی وە کەم ڕەگی ئەی ئەویش یەکسانە بە ئەی، چونکە کەم جاران کەم یەکسانە بەکۆ. نازام لەبەر چ زوو ئێرەیان نووسە، چونکەوە تا ڕادەیەک زەحمەتە دەبواە لە پاشتر بنووسن، بەڵام لێرە دەستیان پێکردیە. بابەتە چی زۆر گرنگ هەیە، ئەویش سادەکردنی بڕا ڕەگیەکانە. ئەو بابەتە هەتا ئەوەی ئەتوو بخینی هەر لەگەڵتە، لە زانکۆبی لە چێن دەربی لە پۆلی 11 و 12 بی، سادەکردنی بڕا ڕەگیەکان زۆر بابەتە چی گرنگە و زۆریش ئاسانە، هەتا ڕادەیەک ئاسانە، بەڵام ئەگەر بنچینەکەی نەبی مرۆڤ خوێندکار ڕەنگە هەست بکە زۆر قورسە. سادەکردن واتە چ؟ واتە لێرە دەبی ئەمن یاسایەکان بزانم. یاسایەکانیش هیچ پێویست ناکە لەبەریان کەم، لەگەڵ ڕاهێنان بە خۆیان دێنە پێشەوە. چەند ڕاهێنان بکەم ئیشەکەم ئاسانتر دەبی. ئەوجە لێرە با تەمەشای ئەو دوو بڕانە سادە بکە. ئەتوو وای دانێ خوێندکاری ژیر وەکو ئەوەی وایە وای دانێ ئەتوو ئەو ڕەگی 6 لێرە بۆ وێنە ئێکسە. ئەگەر هات بە ئەو هات هەبا 5x کەم 2x چ دەکرد؟ چونکە هەمان ڕەگە، هەمان شتە. ئەتوو ئەگەر x بات چ دەکرد؟ دەتگوت دوو ڕادەی لێکچووم هەیە، 5 دوی لێ دەردەکەم دەبیتە 3x. لێرەش هەمان شتە، 5 دوی لێ بڕوا دەبیتە 3 و ئێکسەکەی لا بە ئەو جەدوایە بیکە ڕەگی 6. ئەوە سادەت کرد، ئەوە سادە بوو.
مذاکرە دەبینین. ناوی لێ دەنێن سیفەتی بەشینەوە، نازام ناوی لێ دەنێن سیفەتی دی ئیشەکەی قرس دەکەن، ئەوەی ڕاستیبی ئەوها قرس نییە، هیچ سیفەتی بەشینەوەی پێویست ناکە، هیچ پێویست نییە، تەنیا وەکو ئەوەی وایە 5 ڕەگی 6 کەم 2 ڕەگی 6 دەبینێتەوە 3 ڕەگی 6 هیچیت کە لە گۆڕێنیە. بەڵام لێرە چ دەکەن وەکو ئەوەی وایە دەینن ڕەگی 6 هاو بەشە، کۆڵکەی هاو بەشە، ئەوها لێرە بینوسی، لێرە دەمینێتەوە 5 لێرە دەمینێتەوە 2 پاشان 5 کەم 2 یەکسانە بە 3 لێرە ڕەگی 6 ئەوجە پاشان ئەوها باوە 3 کە لە پێشتر بنووسرێ دەکا. بەڵام ئەوەی ڕاستیبی هیچ ئەو شتانەی پێویست نییە، خۆماندیکردنی پێویست نییە، 5 2 لێ بڕوا 3 ڕەگی 6 ئەوجە ئەتوو سربەستی دەتەوێ ئەو سیفەتانە بەکاربێنی یان دەتەوێ یەکسەر ببزانی و هەروە تەمەشاکەی و بە هزری بزانی دەکاتە چەند. لێرە دێمە لای بی، پرسیاری بی، وەکو دەبینین ئەمن 4 ڕادەم هەیە. ڕادە لێکچووەکان کەسکەکانە، شینەکانیش پێک دەچن. ئەمن با شینەکان زوو چاکەم، زۆر زۆر ئاسانە 5 3 لێ بڕۆ یەکسانە بە 2 هەر یەکسەر دەینووسم. ئەوجە دێمە لای کەسکەکان. ئایا ئێستا ئەمن چ دانێم، چ هێمایەکی دانێم، ئەم جارێ هێمای دانانێم، جارێ تەنیا دەنووسم 6 ڕەگی 7 و 2 ڕەگی 7 لێ بڕوا دەمینێتەوە چ؟ دەمینێتەوە کۆ 4 ڕەگی 7 کۆ 4 ڕەگی 7 ئەوە تەواو دەبی. لێرە چیان کردیا؟ ڕادەکان ریز بکە، واتە ئەوها یەکەم جار ئەوەی ڕاستیبی ناوی ڕیزکردنیش نییە، ناوی ئاڵ و گۆڕە، جێیەکانیان بگۆڕە بۆ وێنە سەیەکەی کەم سەیەکەی دەبێ ئەو لای ئەو جە لە کاتی ئەو ئاڵ و گۆڕای 1000 کەس دەچی هەڵەی دەکا لە بیری دەچی کەمەکەی لێرە بگوازیتەوە ئەو لای و کێشەی لۆ دروست دەبی. ئەوجە ئەگەر بتەوێ ئەو هاوەکو ئەوان ئاڵ و گۆڕ بکەی پێویستە قەڵەمەک یان پێنووسەکی ڕەنگاو ڕەنگت لە کنبی هەتا نیشانەی ڕادەکان و هێمایەکان بەیەکەوە بکەی، دەنا لێت تێک دەچی. ئەوجە تو وەکو گوتمان سربەستی گرنگەوەیە هەمان ئەنجامت بەدەست دەکەوی بە شێوەیەکی ئاسان. بینە لای پرسیاری ج دیسان لێرە ئەمن 2 ڕادە پەمبەکان یان سۆرەکان پێک دەچن، کەسکەکانیش پێک دەچن. سۆرەکان ئەگەرە من چاکەم لێرە 8 دانا لەو ڕەگەم هەیە، لە 8 دانا ڕەگی 3 لێرە 1 دانا ڕەگی 3 دەبی. ئەم بزانم لێرە 1 هەیە نەنووسرایە، کەواتە 8 کەم 1 یەکسانە بە 7 دانا ڕەگی 3 تەواو. ئەوجە ئێستا 6 دانا ڕەگی 2 کۆی دەکەمەوە لەگەڵ 2 دانا ڕەگی 2 بێگومان دەبیتە 8 دانا ڕەگی 2. ئەوجە لێرە ناوی چیان لێنایە؟ ناویان لێنایە ڕیزی بکە بۆ ئەوەی سادەکردنەکە ئاسانبی، بەڵام هیچ پێویست ناکە. ڕیزکردن پێویست ناکە، بەڵام بێگومان ئەمن دەبێ بزانم کامە ڕادا بە یەک دەچن. پرسیاری لێرە ڕەنگە ئەوەی پێویستە لەسرم ئەوەیە بزانم کە کۆڵکەی هاوبەش ڕەگی ئێکسە، کۆڵکەی هاوبەش ڕەگی ئێکسە بیهینمە دەرێ و لە ناوەوە لێرە چماوە لە ڕادە یەکەم ب کۆ وای. ئەوەش زۆر زۆر ئاسانە، هەروەکو ئەگەر بەهات باو ئەمن لە جیاتی دووم هەبا و لە جیاتی ڕەگی ئێکس ئێکسم هەبا، لە جیاتی پیتی وای سێم هەبا و ئێکسم هەبا، چم دەکرد ئێکسەکەم ئەو کات دەبوو 5x، ئەوە باش نەبوو، ئەوەی ڕاستیبی ئەوە باش نەبوو، بەڵام ئەوهاش باش بوو ئەگەر بەهات بە ئەو هام دەکرد ئێکسەکە دەمهێنا 2 کۆ 3
بەڵام کۆم نەدەکردەوە ببیتە 5 چونکە لێرە ناتوانم بی و وای کۆ بکەم و هەروەها دەیانووس. بەڵام ئەگەر هاتوو ئەو هابوو هەو بەشەکەی ببینەوە پاشان چونکە پیتن ناتوانین بیانکەینە پیتە چین نوێ چونکە کۆکردنەوەی پیت وەکو کۆکردنەوەی ژمارە نییە بێگومان چونکە هەر پیتەکە هەر جارەی بەهایەکی هەیە بەڵام ژمارە یەک بەهای هەیە 2 واتە 2. ئێستا لێرە تەواو بووم بزانم گەیشتمە چێندەر وەکو دەبینن هەتا بڵێ ئاسانە ڕێگەکان. ئەو جە پاشان ئەو هایاندانایە ئەوەی ڕاستیوی هیچ کێشە نییە چ لە پێشەوە دادەندرێ و چ لێرە دادەندرێ چونکە کەوانە هەیە هیچ کێشە نییە هەر یەکشتە. ئەو بڕانە سادە بکە وەکو گۆتم دیسان تەمەشا دەکەین لێرە 4 دانە لێرە 1 دانە 4 یەکی لێ بڕوە 3 دانە لە ڕەگی شەشم هەیە تەواو سادە بوو. لێرە تەمەشایکەم بزانم بڕەکانی پێک دەچن کامانەنا ئەو بڕانەی پێک دەچن ئەو بڕە لەگەڵ ئەو بڕی و ئەو بڕە لەگەڵ هەموو ئەو بڕی. ئەو جە ئێستا تەمەشای سۆرەکان بکەم 1 وای 2 وای لێ بڕوە دەمینێتەوە 1 وای بەکەم کەم وای چونکە کۆ یەکەم 2 یەکسانە بە کەم 1 ئەوە تەواو بوو. ئێستا کۆ 2 ڕەگی x کەم 3 ڕەگی x یەکسانە بە کەم 1 ڕەگی x دەینووس تەواو سادەکرا. ئێستا تەواو بووم لێرەش دەتوانم سەرەکی لێرە بدەم بڕە ڕەگیەکان و کردارەکان پەیوەندی نێوان ڕێگەکان و هێزەکان بەکاربینە بۆ جێبەجێکردنی کردارەکان. ئەگەر لێیان داوا کردی ئەو ڕێگەی ساکار سادە بکە. 2-3 ڕێگە هەیە. یەکەم ڕێگە ئەوەیە کە یەکسەر بینی 9 لێک بدەی لەگەڵ 16 کە نۆت لێکدا لەگەڵ 16 دەبیتە 144 دەچیە خشتەی لێکدان دەبینی 144 دووجایەکی تەواوە 144 لەژێر ڕەگی دووجا یەکسانە بە 12. ئەگەر ئەو هات نەکرد بێگومان ئەوە تۆزەک زەحمەتە بە تایبەتی ئەگەر ژمارەکان ئەوها ئاسان نەبوون باشتر وایە ڕەنگە 9 بە جودا لەژێر ڕەگی بی 16 بە جودا لەژێر ڕەگی بی چونکە لە مابەینیان هێمای جاران لێکدان هەیە کەواتە دەتوانی ئەوها بیان نووسی ئەوەی ڕاستی بی ئەوەش پێویست ناکە چونکە ئەگەر نووسیت ڕەگی 9 و ڕەگی 16 لە تەنشتی هەموو کەس دەبی تێبگا لێکدانە 2 ڕەگی لێکدان هەیە کەواتە ڕەگی 9 کە بەتەنێ دەبینەوە دەکا 3 بەڵام ئەو کات دەبی بزانی لێک درایە لەگەڵ 4 کە ڕێگەکەت کە ژمارەکە لەژێر ڕێکهاتە دەرێ ناچاری ئەو هێمایەدانەی بەڵام پێشتر ناچارنی کەواتە یەکسانە هەر کوی بکەی هەر یەکسانە بە 12 هەر یەکسانە بە 12. ئەوە ئەگەر هاتوو لەژێر ڕێگەکە دوو ژمارەت هەبوو لێک درابوون ئەوە ئاسانە کەواتە ڕێسایەکە پێت دەڵێ ئەگەر ژمارە 3 هەبوو لێک درابوو لەگەڵ 4 یەکسانە بە ڕەگی 3 و ڕەگی 4 هەر یەکەی بەتەنێ لە مابەینیشیان لێکدان یان لێکیان بدە بیان کە ڕەگی 12 بزانە کامە ئیشەکەت ئاسان دەکە. بەڵام ئەو ڕێسایە لە کاتی تەنیا لێکدان ئەگەر هاتوو کۆ هەبوو ئەوە ناچاری تەنیا ژمارەکان کۆ بکەیەوە ئەو جا لە ژێر ڕەگبینیە دەرێ ناتوانانی ئەوها بکەی کۆ 16 ئەوە هەڵەکی زۆر زۆر گەورە دەبی چونکە ئەوە هەڵەیە کاتە لەو جۆرە کاتانە ناچارین هەردوو ژمارەکان سەرجەمەکەیان بکەینە کۆ بکەینەوە و
لێرە نووسرایە ئەوها بکە بەڵام تەنیا دەیەوێ بە خۆت بچی بەراورد بکەی بە بژمێر کە بزانی هەڵەیە کاتە لێرە ئەمن تەنیا دەیکەمە 25 ئەو جا لە ژێر ڕێک دەیهینمە دەرێ. سێ نمونەش بینە کە دیاری بکە کە ئەوە هەموو کات ڕاست نیەواتە ڕەنگە جارێک لە جارەکان ڕاست دەربچی بەڵام هەرگیز نابی ئەوە بەکار بێ هەتا ئەگەر جارێک لە جارەکانیش ڕاست دەربچی چونکە ئەوە وەکو یاسا هەڵەیە وەکو یاسا هەڵەیە. یەک خولەک خوێندکاری ژیریان یەک چرکە بچم تۆزێک ئاوی بخۆمەوە. ببورن ئێستا سێ نمونە بینە دیاری بکە بێگومە هەرچ نمونەک بینی هیچ کێشە نیە دەزانی کە ڕاست نییە بۆ وێنە تو لێرە ئەگەر نووسیت بۆ وێنە 5 نا شتێکی ئاسان هەتا 9 پاشان 9 بەتەنێ و 1 بەتەنێ بزانە ڕاستەیان نا 9 بەتەنێ دەکاسێ 1 بەتەنێ یەکسانە بە 1 ئەو جەکە کۆیان دەکەینەوە یەکسانە بە 4 بەڵام لێرە 9 1 دەکاتدا و ناکاتە 4 چونکە 4 جاران 4 دەکا 16 دەکاتە دەزانین هەڵەیە کاتە هیچ بەکارمەینە ئەو ڕێسایی ئەوەی ڕاستیبان نەدەبووە لێرە بنووسن چونکە کە چاو هەندێک جار شتی دەبینی وەی زانی ئەوە ڕێسایە و ڕێسایەکی ڕاستە ئەوە هەڵەیە دەبە ئەو هایە نووسیبە دەبواە ئەو هایە نووسیبە ناکاتە. لێکدانی ڕێگە دوو جایەکان ئەوە زانیمان کە دەکرێت لە کاتی لێکدان چونکە زانیمان ئەوە دەبی واتە ڕێگی بۆ وێنە 15 دەتوانین بنووسین وەکو ڕێگی 3 لێکی بدەین لەگەڵ ڕێگی 5 ئەوە زۆر ئاساییە ڕێسا و یاسایەکی تەواوە. ڕەفتارکردن لەگەڵ بڕە ڕێگیە دوو جایەکان سادەکراوەکان ئاسانترە لە ڕەفتارکردن لەگەڵ بڕە ڕێگیە دوو جا سادە نەکراوەکان. ئەو بابەتە زۆر گرنگە نووسینی ڕێگ بە سادەترین شێوە دەبی هەمیشە لە کاتی ئەوەی کە پرسیارە چیشی کار دەکەم پێشی ئەوەی وەڵامەکەی بنێرم بۆ مامۆستایەکەم وەڵامەکەم سادەترین شێوە بی. کامە سادەترین شێوە نییە لە کاتی هەبوونی ڕێگ ئەو سێ مەرجانەیان نووسیە کە نابی هەبی ئەگەر هەبوو ئەوە ڕێگەکەت سادە نییە. یەک لە مەرجەکان ئەگەر هاتوو دووجایەکی تەواو لە ناو کۆڵکەکانی ئەو ژمارەیە هەبی کە دەکەوی تا ژێر هێمای ڕێگەکەواتە تو ئەگەر ڕێگەکت هەبوو بۆ وێنە ڕێگی ژمارە 5 ئەتو دەبی بچی تەمەشای ژمارە 5 بکەی بیکەیە کۆڵکە دابەشی دوویکەی 25 دابەشی 5 کەی کرایە 5 کە زانی دوو کۆڵکەت هەیە لە هەمان ژمارە ئەو کات دەبی یەکسەر بزانی کە ئەتو دووجایەکی تەواوت هەیە کەواتە یەکسەر دەبی بینی 5یەکەی بنووسی وەکو 2 وەکو 25 چونکە 2 جاران 25 دەکا 50 ئەو جا 25ەکەی لە ژێر ڕێگ بینیە دەرێ
کە دەکا پێنج لە تەنیشتی ڕەگی دووەکە وەکو خۆی بنووسیەوە ئەوە بە سادەترین شێوە نووسیت. ئەگەر نا بچی بە نزیککردنەوە بینوسی ئەوە ئەگەر گوتیان بە نزیکەی، بەڵام ئەگەر نەیان گوت ئەوە دەبی ئەو های لێ بکەی. ئەگەر داوایان لێ کردی بە سادەترین شێوە بینوسە ناچاری ڕەگی پەنجا ئەوها بنووسی یەکسانە بە دوو، یەکسانە بە پێنج ڕەگی دوو دەنا هەڵەیە. ئەوە یەک لە مەرجەکان. مەرجی دووە، ئەگەر ئەتوو داوایان لێ کردی ڕەگی ئەو ژمارەی ببینیەوە کە دەکاتە بۆ وێنە 36 دابەش 7. ئەتوو ڕەنگە یەکسەر بچی 36 دابەشی 7 بکەی بکاتە بۆ وێنە 5,630 6,636 بکاتە 6 فاریزە نازانم چ، ئەوە نابی چونکە سادەترین شێوە نییە، چونکە ژمارەی ڕێژەیە کەرتەک هەیە یان ژمارەی دەیی هەیە لە ژێر ڕەگ. ئەتوو سادەترین شێوە چ دەکەی؟ 36ەکە ئەوها بە تەنێ دەنووسی، چونکە لە کاتی هەبوونی دابەش ناچاری هەریەکە بە تەنێ لە ژێر ڕەگیاندانەی یاسایەکە ڕێت پێدەدا. ئەو جە 36ەکەی بە تەنێ لە ژێر ڕەگ بینێ دەرێ دەکا 6، ئەو جا 7ەکەش بە تەنێ لە ژێر ڕەگ بینێ دەرێ. ئەوەی ڕاستی بە ئەو باش نەبوو ئەو جارەی، چونکە ئەوها باشترە، چونکە دەبا باسی شتەشکەش بکەم کە هێشتا نەگەیشتین. ئەگەر ئەوها بە چ دەکرد؟ دیسان دەتگوت ڕەگی 7 لە سەرێ بە تەنێ و ڕەگی 36 بە تەنێ. ئەو جا ڕەگی 7 ناتوانین بینینە دەرێ بە هەر ئەوهابی، ڕەگی 36 دەتوانین کە دەکاتە 6. ئەوە ئاسانترین شێوەیە، نەک ئێرە، نەک دابەشکردن و هەبوونی کرد لە ژێر ڕەگ و هەبوونی ژمارەی دەیی نابی. ئاسانترین شێوە نییە. ئەوە مەرجی دووە. مەرجی سێم چییە؟ مەرجی سێم ئەو جارەی ئەوها دیسان ڕەگی 36 ڕەگی 7 و ڕەگی 36 دەکا 6 ڕەگی 7 وەکو خۆیتی. ئەوەش ئاسانترین شێوە نییە، چونکە هەرگیز نایەنەوێ ڕەگی 7 لە ژێرە بیت. ئەگەر ئەوها هەبوو چ دەکەی؟ ئەگەر ئەوها هەبوو گریمان، ئەگەر ئەتوو ئەوها هەبوو 6 دابەش 5 ئەوها ئەتوو هەمیشە دەتوانێ سەرە و ژێرە لێک دەی لەگەڵ 5 بۆ وێنە دەکاتە 30 دابەش 25. بە هەمان شێوە لێرە دیسان دەتوانی سەرە و ژێرەی کەرتەکەت لێک دەی لەگەڵ ئەو ژمارەی لە ژێرە هەیەواتە دەتوانی لێرە لێکی دەی لەگەڵ ڕەگی 7 لە سەرە و لە ژێرە. هیچ کێشە نییە، لێکدانە. ئەو جا چ دەکەی؟ لە سەرێ دەبیتە 6 ڕەگی 7 لە ژێرەش ئەمن فێربوویمە کە ڕەگی 7 جاران ڕەگی 7 تەنیا دەکاتە 7. ئەو شێوەیان پێ ئاسانە، ڕەگەکە هەمیشە لە سەرە بی، هیچ کات لە ژێرە نەبی. ئەوە ئەتوو ناچاری ئەوها بکەی هەتا ڕەگەکەی بە ئاسانترین شێوە بنووسی. ئەوە هەز دەکەم زۆر خوێندکار پێیان شتەکی زەحمەتە، بەڵام لە کاتی ئەوەی کە زۆر جار ڕاهێنانت کرد ئیشەکە زۆر ئاسان دەبی و لە کاتی ڕوونکردنەوە ئێستا ئاسانتریش دەبی. لێرە هەموو ئەو مەرجانەیان دانایە کە ئەوانە هیچیان سادەترین شێوە نینە. ئەوە سادەترین شێوە نییە، چونکە کەرتە و چونکە دووجایەکی تەواو لە ژێر ڕەکەیە. ئەوەش چونکە کەرتە، ئەوە چونکە
ڕەگەکە لە ژێرەوەیە، بەڵام ئەوە تەواوە، تەنیا ئەوە سادەترین شێوەیە بۆ هەمان ڕەگ. کاتە ئەوە زۆر گرنگە ئەو بابەتەی ئەمن بزانم سادەترین شێوە مانای چییە لە کاتی هەبوونی ڕاگ. ئێستا ئەو بڕانە بە سادەترین شێوە بنووسە. تەمەشای 12 دەکەم، دەیکەمە کۆڵکە، دەبیتە 3 جاران 4 یەکسەر دەزانم 4 دوو کۆڵکە وەکو یەکن، کەواتە 4ەکە یەکسەر دەینووسم، ڕەگی 12 یەکسانە با ڕەگی 3 جاران ڕەگی 4 ڕەگی 4 لەژێر ڕەگدەینمە دەرێ، دەبیتە 2 ڕەگی 3. ئەوە سادەترین شێوە نووسی. 400 دیسان دەیکەمە دوو کۆڵکە 2 و باشتر وایە بیکەمە 4 جاران 100. 4 2 جاران 2 100یش 10 جاران 10 زۆر باشە. کەواتە وەکو ڕەگی 4 و ڕەگی 100 دەینووسم، ئەوجا 2 جاران 10 یەکسانە بە 20، کەواتە ڕەگی 400 یەکسانە بە 20 یان یەکسەر دەزانم 400 دەکا 20 جاران 20 زۆر ئاسانە. ئەوەش 400ەکە هاتە دەرێ لە ژێر ڕەگ بووە 20. بە ئاسانترین سادەترین شێوە نووسیم، چونکە 400 دووجایەکی تەواوە. لێرە هەمیشە ئەگەر پیتەکت هەبوو لێرە یان ژمارەکت هەبوو توانی 2 بوو، ڕەگی دووجاش هەبوو هەرچەندە نەنووسرایە، هەمیشە ئەو دووجایە لەگەڵ دووجای ئێرە دەڕوا، هیچ نامینێ، بە سادەیی تەنیا پیتەکە دەمینێ یەکسانە بە ئەی یەکسانە بە ئەی. ئەوجە نازانم لێرە دەنووسن کۆ کەم ئەی یان تەنیا دەنووسن ئەی یان دەنووسن ئەی لە ناو ئەوە، دەبی ئەمن تەمەشاکەم بزانم وا بزانم ئەوهایان پێ باشە ئەوها بنووس، چونکە هەز دەکەن ئەی ژمارەیە وەکو ژمارەکە ئێکس نییە، گۆڕاو نییە، لێرە ژمارەکە وا بزانم ئەوهایان دانایە. کەواتە ئەگەر هاتوو هەرچ پیتەکە بوو لێرە تواندوو بوو، دووەکەی دەینی دابەشی ئەو دوای دەکەی وەکو ئەوەی وایە ببیتە یەک، ئەو ڕەگە دەڕوا هیچ نامێنێ یەکسانە بە ئەی. ئەوجە نازانم ئەو ئەیە ئەوها دانەم یاننا. لێرە دەینم ئەو پێنجەی دابەشی دووی دەکەم یەکسان دەبی بە 2، کە یەکسان بوو بە 2 یەک ئەیش دەمینێتەوە کە ئەو پیتەکەی هێمایەکە یەکە، ئەوهای لێدێ کە لە ژێر ڕەگ دێتە دەرێ. ئەو بیەش لێکدانە لێرە بێگومان، ئەوها بینووسم تۆزەک ئەی توان 5 دابەشی 2 دەکاتە 2 تەواو، واتە ئەی لەژێر ڕەگ دێتە دەرێ 2 تەواو، یەک ئەیمایە ئەویش لەژێر ڕەگە. ئەگەر بمەوێ ئەوها دەینووسم، بەڵام پێویستیش ناکە. ئەوجە دێمە لای بیەکەی، بیەکەش لێرە لێکدانە بێگومان، بەڵام ئەمن دەبی بزانم ڕەگەکە لێرە کۆتایی پێدێ. ئەو ژمارانەی لێرەی دەنووسم لەژێر ڕەگ نینە، بەڵکو لێک دراینە لەگەڵ ڕەگەکەی. بی دابەش 2 یەکسانە بە 5، کەواتە بی توان 5. ئەوجە پاشان ئەو بی توان 5ەی بینم لێرە بینووسم، ئەوجە ڕەگەکەی لە کۆتاییەکەی بنووسم، واتە ئەوها بینووسم ئەی توان 2 بی توان 5 ڕەگی ئەی. ئەوها ئاسانترە، هەڵەی ناکەم، ئەوها لەژێر ڕەگ ئەو ژمارانە دێنە دەرەوە، بزانم کویان چا کردیە، تەمەشام نەکردیە. لێرە زۆر ئاسانە 12ەکە، ئەوەش زۆر ئاسانە 20. ئەوجە بچینە لای بزانین ئەی توان 2 کو چا کرایە. ئەی توان 2
نازانم لێرە تۆزە کشتیان نووسی ئەمە تەماشایەکەم کرد بەڵام هەستم نەکرد نووسینە چی باشە نازانم مەبەستیان چی ئەوەی ڕاستی وی بەڵام زانیم کە دەیانەوێ لێرە ئەمن تەنیا ڕێگا پۆزیتیڤەکەی بنووس. پاشان ئەو جناش زانم لەبەر چ دەیانەوێ ئەو دیسان ئەو ڕەگەش بە لەژێر هێمای بەهای ڕەهابی ئەویش نازانم بەڵام ئەگەر ئەوان ئەو هایان بووێ دەتوانی ئەوها بنووسی هەرچەندە من نازانم لە بەرچ ئێرە بخیندەوە بەڵام زۆر باش تێنەگەیشتم. زۆر باش تێنەگەیشتم ڕەنگە مەبەستیان ئەوە بی ئەگەر هاتوو ئەتوو توانەکەت ژمارەکی جووت بوو بۆ وێنە 2 4 و 6 و ئەشتانە کە ڕێگەکەی دێنێ دەرێ ئەگەر ڕێگەکەت هینا دەرێ هێمایەکەی تاک بوو هەمیشە لە ناو بەهای ڕەهایدانێ. ئەوە بزانم هەتا وانەکە زۆر دوور درێژ نەبووە لێرە بێمە کۆتای ئەوانەیە ئەوەی مایە لەوانەکانی دیشی کار بکەم هەتا ئەو کات هەر بژی.